ئێمە زانی کە نەک دەوڵەتی تورکیا هەموو ئەو وڵاتە سیلهێزەکانە یاخود هێزە نێودەوڵەتەکانە طبعاً بە مەسلەی گەلی کورد چونکە بەردەوام لە هەوڵی قڕکردنی گەلی کوردن بە چەند هۆکارێک ئەوش بە لابردنی ناسنامە چونکە لەبەر ئەوەی کورد گەلی کورد توانێتی تا ئێستاکە لەسەر پێی خۆی بۆ سێ و ناسنامەی خۆی بپارێزێ بۆیە ئەمە یەکبوونی گەلی کوردیشوا ئەکات کە ببێتە هێزێک کە بتوانێت خۆی بەڕێوە برێ ناسنامەی خۆی بمێنێت طبعاً ئەمانە هەموو بەرامبەر بە زلهێزەکان مەترسیە بە تایبەتی ئێستاکە دەوڵەتی یاگیکەری تورکیا چووکە بە پێشتریش وەکو ئیمپراتۆریەتی عوسمانی کە ویستێتی ئەم ناوچەیە داگیر بکە و داگیریشی کردبوو ئێستاکە ئێوە جارێکی تر ئیمپراتۆریەتی عوسمانی دووبارە کاتەوە لە سوڵتان ئەردۆغانەکە بۆیە بەردەوام هەوڵی قڕکردنی گەلی کورد ئەدا لە هەموو جێگایەکە نەک تەنها لە باشووری کوردستانە لە ڕۆژاوی کوردستانە لە با بڵێن باکووری کوردستان لە ڕۆژهەڵات پێشی بکرێت لە ڕۆژهەڵاتی کوردستان تەنانەت هەر شوێنێک ئازادی خوازێک هەبێ وەکو باسمان بینیمان کە هێرشی کردە سەر لیبیا با بڵێن تداخلاتی لە لیبیا کرد لە جەزائیر ئیکا لە لوبنان لە هەر شوێنێک جێگایەک هەبێت کە ئازادی خوازی تیابێ دژ بە سیاسەتەکانی دەوڵەتی داگیرکەری تورکیا بێت تورکیا لەوەیە یاخود بۆ با بڵێن بەرژێوەندێت تایبەتەکانی خۆی بە تایبەتی لە ڕۆ ئابوووریەکەی ئەمە یەکێکە لە هۆکارەکان بەڵام بەمەزبەت گەلی کورد چونکە گەلی کورد بەردەوام لەسەر پێی خۆی وەستاوە ئێستاکە هێزێکی ئازادی خوازە بەرامبەری وەستاوەتەوە کە قبوڵی ناکە چیتر کورد کۆیلە بێت قبوڵی ناکە کورد بە ناسنامەیەکی تر بە پێچەوانەوە ناسنامەی گەلی کورد بمێنێتەوە بەم شێوازە بۆیە بەیاننامەکەشمان لەو چوارچێوەیە کە لە سەدام حوسێنەوە بۆ ینی کیمیابارانی گەلی کورد لە سەدام حوسێنەوە بۆ ئەردۆغان ئەو مەسافەیە کە یاخود ئەو ماوەی کە لە نێوان ساڵی 1970 تاکو 2022 کە 34 ساڵ ئەخایەنێ تا ئێستاکە دژمنانی گەلی کورد نەوەستاون لە قڕکردنی گەلی کورد بە هەرچی شێوازێک بە لە شێوازەکان ئەمە وای کردووە کە بەردەوام چەکی کیمیایی بەکاربێنن ئێستاکە لەم کاتانەی دواییە تورکیا بە هەموو شێوازێک هێرشەکانی چڕ کردێتەوە لە هەموو جێگایەک بە تایبەتی لە باشووری کوردستانە بەڵام ڕۆژ لە دوای ڕۆژ شکستەکانی بەردەوامە لە بەردەوامی ئەو شکستانە یاخود بەرامبەر بەو شکستانێک کە هەیەی چەکی کیمیایی بەکارێنێ هەڵبەتە هەموو هێزێک هەموو دەوڵەتێک ئەگەر و شکستی هێنا لە جەنگەکانە پەنا ئەباتە چەکی کیمیایی بۆ قڕکردنی تەواوەتی بەڵام نازان کە ئەمە گەلی کورد سورترەکات و بە پێچەوانەوە ئێستاکە لەسەر پێیانین بۆ ئەوەی چیتر چەکی کیمیایی چیتر قڕکردنی گەلی کورد بەردەوامی پێ نەدرێ بتوانین بە هەموو چین و توێژەکانەوە بە هەموو جۆرە چالاکیەک بەردەوامە بین بۆ ئەوەی تورکیا بدەینە دادگای دەوڵەتی تورکیا تاوان خۆی ئەندامی ڕێکخراوی OPCW-کەیە کە دوو جار پێشێلکاری کردووە یەک ئەندامی ڕێکخراوەکەیە کە نابێت چەکی کیمیایی لە وڵاتەکەی خۆی بەکاربێنێ جاچیتر ئێستاکە لە وڵاتێکی ترشا بەکارهێنێ بۆیە ئێستاکە کەواتە دوو تاوان ئەنجامەدات بۆیە ئێمە لەسەر ئەوەیە سوورین کە چیتر ئیتر با بڵێن ڕێکخراوە نێونەتەوەیەکان بێدەنگ نەبن لەو بابەتەیە هەموو گەلی کورد بە هەموو شێوازێک بە هەموو جۆرێک هەوڵی ئەوەدا کە تورکیا بداتە دادگای کە ئێستاکەوای لێ هاتووە تورکیا لە ترسی ئەو دادگایە چۆن بڵێ ئینکاری ئەوە کە چەکی کیمیایی بەکارهێنەوە.